لا یاریەکی بەهێزی هەفتەی دەی خولی خوار 90 ساڵانی عراق و لە کۆمەڵی یەکەم هەولێری پێشەنگ لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە گەرمەی دووەم کرد. لا نیوە یەکەم سەرەتا تیپی میوان هەڕەشەی گۆڵتۆمارکردنی کرد و لە 2 دەرفەت زۆر لی نزیک بوو. لاوەکانی هەولێر بە 4 هێرش وەڵامیان دانەوە و مەترسیشیان خستە سەر گۆڵەکەیان، بەڵام سەرکەوتوو نەبوون لە گۆڵتۆمارکردن. لا خولەکی 44 حەمزە سەعد گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ گەرما تۆمار کرد. نیوە یەکەم گۆڵی زیاتری بەخۆیەوە نەبینی و بەم ئەنجامە کۆتایی هات. لا نیوەی دۆم هەولێر لەگەڵەوەی باڵا دەستی یاریەکە بوو، بەڵام کەمترین مەترسی بۆ سەر گۆڵی تیپی میوان هەبوو، هەر بۆیە نەیتوانی ئەنجامەکە یەکسان بکاتەوە و تووشی شکست هات. بەڕاستیکە یاریێکی گرنگ بۆ ئێمە، بەڵام ئەو مۆفەقین جەست خوای گەورەیە، یعنی خوای گەورە مۆفەق نەکردین لە پێشەوە، یعنی ئەوان بەگە برێم 2 فرسەچیان کردە گۆل، فرسەتیانەوە بەگەنامە زۆرترین 3-4 توپمان لە عارزیدا، بەڵام خوای گەورە ئێری پێشەوەی مۆفەق نکردەوەش دەستخۆشی یاریزانەکان دەکەم. بەڕاستی گرنگ یاریێکی باشیان کرد، تۆی پێشە دەبی یعنی ئەوەی بکەیت بردنەوە دۆڕان تێدایە زۆر ئاسایی، ئینشەڵڵا یاریەکان تر تعویز دەکەینەوە. دەستن گۆش خۆش بکەم یاریەکە ئامادەنا. ئەوەشی بسم الله الرحمن الرحیم الحمد لله وشکر. سوپاس و ستایش بۆ خوای گەورە ئەوەمان جێبەجێ کرد کەوا ستافی ڕاهێنەران پێیان گەیاندبووین. وەک یاریزانان توانای تەواوی خۆمان بەکارهێنا بۆ سەرکەوتن، شایستەی پێشەنجی بوون یاریزانەکانمان باشن، ئەوە تۆپی پێە ببەخشی پێت دەبەخشێت. تنطيها تنطيك صراحة والحمد لله وشكر. بەم شێوەیە هەولێر پێشەنجی کۆمەڵەکەی لەدەستدا و بە 16 خاڵەکەی بووە دووەم، گەرمەش بە 18 خاڵ پێشەنجی وەرگرت. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.